ئێمە هەمیشە ئەڵێن یاریزانەکانی ئێمەش هیچیان کەمتر نیە لە چاو یاریزانەکانی جیهانی و ئەگەر پەریان پێ بدرێت ئەتوانن ببنە خاوەنی پاڵەوانێتەکان و مەدالیا بەدەست بهێنن. لە تەوەری دومی پرۆگرامی ئەمڕۆماندا سێ یاریزانمان بانگێش کردووە کە لە لوبنان سێ یاریزانی کورد لە پاڵەوانێتێکی تایکواندۆدا خەڵات دەکرێن و کە توانیوانە لەو پاڵەوانێتەدا پلەی دوو هەموو سێهم بەدەست بهێنن. خانەی تایکواندۆی سلێمانی بەشداری لەو پاڵەوانێتە کردووە کە بە پاڵەوانتی بەیروتی کراوە ناوی هێنراوە. بۆ هەر بۆی ئەمە ئەمڕۆ میوانداری هەرسێ یاریزانەکەمان کردووە، ئەوانیش خاتوچیا، کاک ئارش و خاتو دالیا. سڵتان لێبێت و بەخێر بێن. بانیتان باش، سڵاتان لێبێت، دەستخۆشیتان لێکەین بۆ ئاستە باشەی پێشکەشتان کردووە. هەموو کاتێک کە بەتایبەتی چیا و دالیان لە کاکارش وەم جارەوە بچام یەکەم جار تێیتە لایەمە دووەم جار تومە میشە وەر هەوڵبند ئەتوانین ئاسێکی باش پێشکەشکرد. دەستان خۆش بێت. دووبارە پیرۆستان بێت. سەرتا بە بچمە لای خاتوچیا، بەسێکمان لە پاڵەوانێتەکە بۆ بکە و چەند بەشداریتان کرد و لەوێ چەند یاریزانی لێبوو. سەرتا سواز بەینتان باش، ئەمە دەستخۆشیتان لێ بکەم بۆ جاری چوارەمە من لە کەناڵە ڕەنگینەکەتان دەرەکەوم. من چیام یاریزانی خانی تایکواندۆی سلێمانی. دوایی تەمرینێکی چڕوپڕ لەگەڵ مامۆستا شوان کە دەمێت دەستخۆشی لێ بکەم توانیم بەشدار بم لە بتوڵەی کراوەی بەیروتی لوبنان کە بتوڵەیەکی دەولی بوو. ئەمێ دەستخۆشی لەو کەسایەتیانە بکەم کە پاڵپشتم بوون بۆ ئەو بتوڵێ و بە تایبەتی قایمقامی بازیان کار ئیسماعیل کە ئەو پاڵپشتم بوو من بتوانم بگەمە ئەو بتوڵەیە. هەروامێ سپاسی کۆمپانیای چین کەم ئێمە چینە لوبنان و لەوێش توانین بەشدار بم لەو بتوڵەیە. من لە کێشی 55 لە دوای سێ یاری توانین پلەی دووەمە دەستبێنم. دەست خۆش بێ و سەرکەوتوبی. کاکارش تۆ چۆن توانیت بەشداربی؟ یەکەم جارتە بچیتە یەکێ لەو پاڵەوانێتیانەی کە لە دەرەوەی عێراقا پێمان خۆشە باسی کەیت. ئەمجارمە بەشداری پاڵەوانتی دەرەوەی وڵاتەکەم دوای مادومونێکی زۆر لەگەڵ مامۆستا شوانەیە توانیمان پلەی سێم بەدەستبێنین. مامۆستا شوانە هەڵێکی زۆری لەگەڵمانایە بە شەو ڕۆژ لەگەڵمانە بوو بۆی بتوانین بەشداری لەم بتوڵەیەکەین. سوپاسی کۆمپانیای چینەکەین یارمەتیمان بوو بلیتی فڕۆکەکانی بۆ کڕین لە کۆی 458 یاریزانە توانیمان پلەی سێم و دوو سێمی دوێمی یەک بەدەستبێنین. زۆر باشە. خاتو دالیا تۆ کاک ئارش پلەی سێمتان بەدەستێنا و خاتوچیاش پلەی دووەمی بەدەستێنا. ئەگەر تۆش باسێکمان لە پاڵەوانەتەکە بۆ بکەیت و چۆن بەشداریت کرد؟ من یاریزانی هەڵبژاردەی عێراق بووم لەگەڵ مەنتەخەبی عێراقا ڕۆشتم بۆ بەیروت. پێش بتوڵەی بەیروتی کراوە بەشداری بتوڵەی ئاسیان کرد بەڵام بەداخەوە نەماتوانین لەوێ عێراق نەتیجە بێنێ بەڵام لە بەیروتی کراوە عێراق پلەیەکی زۆر باشی بەدەستهێنا. زۆر باشە. خاتوچیا بۆ خۆ ئامادەکردن بۆ بتوڵەی شیاوە ماوەی چەندیەوێ و ڕاهێنانەکانتان چۆنە؟ مامۆسایەک تایبەت دەبێت لەگەڵتانە بێوەکو خۆتان ئاماژەی پێەکەی چۆنە پێمان بڵێ. بەڕاستی نزیکەی مانگێک تەمینەکانمان زۆر چڕ کردبەوە تەمینەکانمان سەریع کردبوو. ئێمە بە عسران و شەوان تەمرینمانە کرد ئەو جۆرە بەرداوام بووین لەسەر تەکنیک و خێرایی و شتان و لە چۆ ڕاهێنانەکان ئێمە هەر لە خانەی تایکواندۆی سلێمانی. زۆر باشە. کاک ئارش لە پاڵەوانێتەکەدا جگە لە ئێوە کە کورد بوون لەوێ کوردی دیکەش بەشدار بوو لە پاڵەوانێتیە؟ بەڵێ بەشدار بوو. کەرکووکیتیا بوو کار لە کێشەکانی منە بەشداری کرد زاخۆیتیا بوو. بەشداریان کرد بەداخەوان نەیانتوانین نەتیجە بێنن. هەولێر بەشداری کردبوو یاریزانەکانی مامۆستا نازم بەشداریان کردبوو ئەوانیشتوانیان نەتیجەیەکی باش بەدەست بێن. زۆر باشە. خاتو دالیا لەگەڵەوەی کە تۆ لە هەڵبژاردەی عێراقیت چۆن کاتەکانی خۆت گونجانەوە بۆی کە لە پاڵانەتەکانە لەگەڵیان نابیت و ڕاهێنانەکان لەگەڵیان نابیت یاخود ڕاهێنانەکانە هەر لێراکەیت؟ ئێمە بۆ ماوەی 22 ڕۆژ چوینە وڵاتی ئێران بۆ ماسکەر تەدریب دوای ئەوە گەڕینەوە بۆ وڵاتی عێراق بۆ شاری بەغدا بۆ ماوەی 6 ڕۆژ گەڕینەوە ماڵەوە بۆ ئیسراحەت دوای ئەوە ڕۆشتین بۆ وڵاتی لوبنان لێ بتوڵەمان کردیانی لە وڵاتی ئێران خۆمان حەزرەکە بۆم تۆڵانە. زۆر باشە. خاتوچیا ئاماژەت بەوە کرد لەوەی کە پێشەوەی بەشداری لە پاڵەوانێتەکە بکەن تەمرینەکانتان چڕۆپڕ کردبەوە بەڵام هەمیشاڵێن خێزانیش ڕۆڵی سەرەکی هەیە. ئێوە خێزانەکەتان چەند پشگیری ئێوەیانە کرد؟ بەڵێ وەڵام من دەستخۆشی لە دایک و باوکمەکەم بەڕاستی زۆر ماندوو بوون لەگەڵما. من باوکم هەموو ڕۆژێ ئەیبرمە سلێمانی تا تەمرین کەم ڕاستی ماندوون دەستخۆشیان لێ یەکەم. داوان خێزان پاڵپشتێکی زۆر گرنگن ئێمەش دەستخۆشیان لێکەین چکە گەرەوان نەتوانن ڕێخۆشکەری بن بۆتان
ئێوە ناتوانم کاتەکانتان بۆ ڕاهێنانە بەسەر برن. کاکە ئارش باسی ئەوما بۆ کە لەوێ بێگومان لە چەند وڵاتێک وڵاتە عەرەبیەکان بەشداریان کرده بوو. ئاستی یاریزانەکانی ئەوان چۆن بوو کە خۆت بینیت یاریەکانتان بینیوە چۆن بەڕێوە چووە ئاستی یاریزانەکانیان چۆن بوو لە ڕووی ئەوەی ڕاهێنانی باشیان کرده بوو تواناکانیان چۆن بوو چکەم یاریە پیسی بە توانە و تاقێکی باشە. بەڕاستی توانەکانیان زۆر بوو. ئێمە وامانزانی ئەمە بە تەواوەتی باشی نەتوانین یەکەمی بەدەستێنین وامانە خەڵک تەمرینەکانیش هەوڵێن تیاتی لوبنانی تیا بوو زۆر لە ئێمە زیاتر تەمرینی کرده بوو 25 مەدالای ئاڵتوونی دەروی وڵاتیە من بە یاریزانێ دۆڕام 25 مەدالای دەولی هەبوو هیکەواتەمە تا چەند کاریگەری ئێمەش تەمرینەکان چڕتێکەکەینەوە نەڵین هەر ئێمە ئاوت نەتیجەمان هێناوە بۆستین لە شوێنەکە. باشە بەشداربوونی تۆ لە پاڵانێتیشی ئاوایە ئێستا چیتە دەرەوەی وڵات ئەبینی ئاستەکان جیاوازە بۆ نمونەوانی کە ئەزمموی زۆریان کردووە ئاستێکی باشتر پێشکەشەکان ئەمە تا چەند بوو بەهاندانێ بۆ ئارش کە بەردەوام بێ لەم وەرزشێ و بتوانێت تەمارینی باشتر بکە بۆی کە بتوانێت پلەیەکی باشتر بەدەستێنێ. بەڕاستی دۆڕانێکە لەو شتانەی کە واو لێکە زیاتر هەوڵڵی ئەگەر نەدۆڕەوە گوایی چی نەکردو دۆڕانی هەوڵی زیاتری بۆی یەکەمی بەدەستبێنی لە هەموو فتوڵەکە تاوکو ئینشاڵڵاگەیتە ئۆلۆمپیاد لە ئۆلۆمپیادش هەوڵی تەمرینەکەی تۆ مولای خۆدانەوە کە ڕۆی لەگەڵە بەڵێ زۆر باشە خاتو دەلیا کاک ئارشیش ئاماژەی بەوە کرد لەوەی کە لەوێ کەسانی دیکەشی لێبوو وهروە شارەزایکی باشیان هەبوو لەو یاریە ئەی پەیوەندیتان چۆن بوو لەگەڵ یاریزانەکانی ترا پەیوەندێکتان دروست کرد لەوەی کە هاتیشنەوە بۆ ئێرە ئەو پەیوەندیە هەر بمێنێتەوە؟ بەڵێ داوای نیسامان لە یەکترە کرد و ئەوان داوایانە کرد و یعنی هیچ کێشەی نییە وەک هاوڕێوا بووین. بۆی زود لە ئەزمونەکانی ئەوانی شوەر بگرن لە داهاتوە. خاتو چی ئێستا کەی بینین لە دیمەنەکانە ئەم جۆرە وەرزشەی ئێوە جامین ڕاستە کۆمەڵێک کەلوپەلی پارێزراوتان پێوەیە لەوەی کە هەم سەرتان هەم جەستەتان بپارێزێ مەترسیەکانی کەی چییە؟ تووشی پێکانە دەم و چاوت ئازاری پێ بگات چونکە دەم و چاوت هیچ درعێکی پێوە نییە باشە یان دەستت بشکێ یان قاچت ئەنی ئەزێتت ئەبێ بەڵام کەمە ئەو شتانە زۆر کەمە بن. یاساکانی چۆنە قورسە یاساکانی باشن یانگە لەگەڵ عرابی باشە زۆر باشە. کاکارش لەگەڵەوەی کە لێرە هیچ یانەیە هەیە تۆ لەگەڵ یانە یاری بکەیت یاخود بتانی لێ بەشدار بیت و بەنای ئەوان و بەشداری بتوڵەکان بکەیت؟ بەڵێیانەی چەند چۆماڵ دەسۆشیان لێکم کە پاڵپشتمان بوون بەناوی ئەوانەوە بەشداریکەن بە نادی ئەوان بەشداریکەم بۆ بتوڵەکە. زۆر باشە خاتو دالیا ئێستا شەر تەمرینەکانتان بەردەوامە؟ بەڵێ زۆر باش. ئەی لەگەڵ کاتەگەر خوێندنگە کرایەوە چیەکەن ئەو کاتە؟ ئەو ماڵشوانە کاتی تەمرین کاتی سایکردن کاتی ئیسراحەت هەموویمان بۆ داوینەکە. باشە خاتوچیا لە ڕووی پێداویستیەکانەوە ینی بۆ نمونە لە ڕووی جلوبەرگەوە چاچلەکانت ئاڵای کوردستانی لەسرە لە ڕووی جلوبەرگەکانەوە چێ هاوکاری ئەوانەتانەکە چێ سەپۆرتیوانەتانەکە بۆی کێوە بتوان لە بەردەستانە بێت؟ جلوشت هەمووی مەسرف و شت هەمووی لەسەر خۆمانە لەسەر خۆتان بەس تەنها کە لەوێ ئەم ئاسە بەدەستێنن بەزە مەدالیایە کە ئەتانە هەر ئەو مەدالیایە بەڵام ئێمە ئەم بتوڵەیە بۆ جۆرەیە کە چین خاڵکۆکەینەوە بۆ ئۆلۆمپیاد. زۆر باشە اینجا سەر کۆڵەیەکێکتر لە تایبەتمەندەکانی ئەم یاریە ئەوەیە ئەو کەسانی کەم جۆرە یاریەکەن هەستی سەرکردایەتی و متمانە بەخۆبوونیان هەمیشە لا زۆرە. بزانم ئێوەش ئەو هەستتان هەیە کاتێک کە ئێوە یاریزانی یاری تایکواندۆن؟ بەڵێ ینی پێشێ بڕێنە ناو یاریەکەەوە ئەبێ ورەیەکی بەرزت هەبێ بڕات بە خۆت هەبێ کە ئەتوانی ئەو پلەیە بەدەست بێنی هەر ئەوە شاو لێ کابگەیتەم ئاستی ئێستای کەمێتێ. باشە کاکارش بۆ نمونە لێرە ئەم جۆرە وەرزشە بە پێی کێشە بەرامبەر ڕوبەڕووی یەکە کەسەکبییتەوە یاخود چوانە تایبەتمەندیەکەی بۆ مناڵان بە باڵە تەمەن کاریگەی تەمەنی تا 12 ساڵ باشە لە 4 ساڵ تا 12 ساڵ بە باڵای پێون ئەبێ باڵای نۆکو یەک بێ بە وەزن نییە بەس کە دوای 12 ساڵکەم بە شەباب ئەبم بە گەنج ئەبێ بە وەزن بۆ نە 55 کیلۆ بەر 55 کیلۆیەکەکەیێتەوە نابێ بەشتی گەورەت لە خۆی بکەێتەوە. زۆر باشە خاتو دەلێومان باس کە بزانین تۆ لە تەمەنی چەنەوە دەست بەم یاریە کردو سەرتا خۆت حەست لێ بوو کە بچی ئەم یاریە بکەی یاخود خێزانەکەت پاڵپشتیانە کردی لەوێ بچی ببیت بە یاریزانی تایکواندۆ؟ من هەر لە مناڵیەوە حەزم لە یاری تایکواندۆ بووە و لە پۆلی پێنجەوە دەستم بە یاری تایکواندۆ کردووە بە باوکم وت باوکیشم ئاواتەکەی بۆ نامەدی. تەنها خۆت ئەو یاریاکەی ناو خێزانەکەتان کەسانی دیکەشتان هەیە؟ براکەشم یاری موای تایە کرد.
ئێمە دەستخۆشیتان لێکەین بە هیوای سەرکەوتن بە هیوای ئەوەی کە بەردەوام بن لەوەی کە ئاستی باشتر پێشکەش بکەن ئەوەی کە گرنگیشە وەکو کاکارش ئاماژەی پێیا تۆ هەمیشە شکستەکان هەوڵ بێت بۆی کە بتوانی جارێکی تر خۆت بەباشی ئامادە بکەمە دەستخۆشیتان لێگەین و بە هیوای سەرکەوتن و دەستخۆشیش بۆ خانەوادەکانتان کە هەمیشە پاڵپشتان بوون بۆ ڕاهێنەرە بە ڕێزەکانتان بە هیوای سەرکەوتن جارێکی تر. سپاس بە ئامادەبوونتان بەخێر بن.